بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ئاماری هاوسەرگیری و جیابوونەوە لە عێراق دەکەین بەبێ هەرێمی کوردستان لە حەوت مانگی یەکەمی ئەم ساڵ. ئەم ژمارە و داتایانەی لەم بەژمارەیەدا هاتوون سەرجەمیان لەلایەن ئەنجومەنی باڵای دادوەری عێراق بە شێوازێکی فەرمی بڵاو کراونەتەوە. بابزانین لەم حەوت مانگەدا هاوسەرگیری و جیابوونەوە چۆن بووە. لە مانگی یەک 29,190 هاوسەرگیری 6,448 جیابوونەوە. مانگی دوو 31,411 پرۆسەی هاوسەرگیری 6,392 تەلاقدان و جیابوونەوە. مانگی سێ 22,967 پرۆسەی هاوسەرگیری 4,974 جیابوونەوە تۆمارکراوە. مانگی چوار 28,853 پرۆسەی هاوسەرگیری تۆمار کراوە 5,665 جیابوونەوەش تۆمار کراوە. مانگی پێنج 31,274 پرۆسەی هاوسەرگیری کاگەر سەیری کەین مانگی پێنج لە هەموو مانگەکان زیاترە تۆمار کراوە لە بەرامبەریە 6,015 حاڵەتی جیابوونەوەش تۆمار کراوە. مانگی شەش 28,222 پرۆسەی هاوسەرگیری تۆمار کراوە لە بەرامبەرە 5,028 جیابوونەوەش تۆمار کراوە. مانگی حەوت 22,677 پرۆسەی هاوسەرگیری لە 15 پارێزگاکەی عێراق تۆمار کراون لە بەرامبەردا 6,910 پرۆسەی جیابوونەوە تۆمار کراون. بە شێوازێکی گشتی لە ماوەی ئەم حەوت مانگەی ساڵی 2025 لە مانگی یەک تا مانگی کۆتایی مانگی حەوت 194,523 پرۆسەی هاوسەرگیری عەقدی هاوسەرگیری لە دادگاکانە تۆمار کراوە لە بەرامبەریشە لە ماوەی ئەم حەوت مانگەدا 41,432 جیابوونەوە بەداخەوە تۆمار کراوە.